لە سەروبەندی نزیکبوونەوەی ساڵیادی گیان لە دەستدانی ژینە ئەمینی و سەرهەڵدانی ناڕەزایە نێوخۆیەکانی ئێران، وەزارەتی ئاسایشی ئێرانی لە هەڵمەتێکی ورد و هەواڵگیریدا لە چەند وڵاتێکی خۆرئاوا و ژمارەیەک سەرکردەی گروپەکانی دژ بەو وڵاتەیان دەستگیر کرد و ڕەوانەی ئێران کرانەوە بە مەبەستی دادگاییکردنیان. وەزارەتی ئاسایشی ئێرانی لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند لە ڕێی چاودێری هەواڵگریەوە توانیویانە 3 سەرکردەی گروپەکانی دژ بە کۆماری ئیسلامی ئێران لە ڕێی چەند کردەیەکی ورد و ئاڵۆزەوە لە هەر یەک لە وڵاتانی ئەڵمانیا، ئەمریکا و بەریتانیا دەستگیر بکەن و بۆ ئێران بیان گوازنەوە. سوپای پاسداران و دەستگای هەواڵگری و وەزارەتی ئاسایشی ئێران لە بەیاننامەیەکی هاوبەشدا بڵاویان کردەوە توانیویانە گۆرزێکی گەورە لە تۆڕێکی ڕێخستنی کاری ئاژاوەگێڕی لە وڵات بدەن. لە بەیاننامە هاوبەشەکەدا هاتووە تۆڕێکی ڕێخستنی ئاژاوەگێڕی لە وڵات دەستنیشان کراوە کە وەزارەتی دەرەوەی ئەمریکا هاوکاری کردوون و هەردوو پەیمانگای فریدۆم هاوس و پەیمانگای دوورکەوتنەوە لە توندوتێژی لە پێناو دیموکراتی ڕێنماییان کردوون و ژمارەیەک ئەندامی سیاسی ئۆپۆزیسیۆن لە دەرەوەی وڵات بەڕێوەیان بردووە. بودند توسط وزارت اطلاعات دستگیر شدند. ساڵی ڕابردوو دوای دەستگیرکردنی ژینە ئەمینی لەسەر بەدپۆشینی حیجاب لەلایەن پۆلیسی ڕەوشتی ئەو وڵاتە و دواتر گیان لە دەستدانی لە کاتی لێکۆڵینەوەدا بە شێوەیەکی گوماناوی وڵاتەکە شەپۆلێکی ناڕەزایی و خۆپیشاندانی بەرفراوانی بەخۆیەوە بینی کە گرژی و پێکدادانی لە نێوان خۆپیشاندەران و دەستگا ئەمنیەکان لێکەوتەوە. بەو هۆیەشەوە ژمارەیەک هاوڵاتی و هێزی ئەمنی گیانیان لەدەستدا و بریندار بوون و زیانێکی زۆری مادی بەردا مەزراوەکانی ئەو وڵاتە کەوت. لە خۆپیشاندانەکانیشدا تاران وڵاتانی ڕۆژئاوای بەهاندانی گرژیەکان تۆمەتبار کرد و ژمارەیەکی زۆری لە هاوڵاتیانی بەشداربووی خۆپیشاندانەکان دەستگیر کرد بە تۆمەتی ئەنجامدانی کاری توندوتیژی و شێواندنی ئاسایشی وڵات. سێشەمەی ڕابردووش ئیبراهیم ڕەئیسی سەرۆکۆماری ئێران لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند گەلی ئێران پلانەکانی وڵاتانی ڕۆژئاوای پوچەڵ کردەوە دوای ئەوەی ڕۆژئاوا پشتی لە دانوستانەکان کرد و پەنای بردە بەر ناڕەزایەتیەکان. ڕەئیسی ڕاشی گەیاند ڕۆژئاوا بە قۆزنەوەی ناڕەزایەتیەکان وای دەزانی دەگات بە ئامانجەکانی دواتر کە زانیان شکستیان هێناوە پێیان وتین دەست بە گفتوگۆکان دەکەینەوە. پێشترش عەلی خامنەی ڕێبەری باڵای ئێران هێزە دەرەکیەکانی بە پەرەپێدانی ناڕەزایەتیەکان کە سەرانسەری ئەو وڵاتەی گرتبووەوە چاوانبار کردبوو. هاوکات حسەین نائیب سەرۆکی پێشووی دەستگای ئاسایشی سوپای پاسداران ڕایگەیاندووە هەوڵی زۆر بۆ هەڵگیرساندنی کاری ئاژاوەگێڕی لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژارنەکانی پەرلەماندا بۆ پەککەوتنی یان دواخستنی هەیە. نائیب کە لە ئێستادا پلەی ڕاوێژکاری باڵای فەرماندەی فەیلقی سوپای پاسدارانی هەیە ئاماژەی بەوەدا لە ساڵی ڕابردوودا بۆ ناچارکردنی ئێران و وازهێنان لە شۆڕشەکەی وڵاتەکەی تووشی جەنگێکی هاوبەشی ژمارەیەک لە وڵاتان بووەوە.